دانیشتوانی خانەقین ماندووی ئاگری شەڕ و بەریەکەوتنە سەربازیەکانن بە جۆرێک ساڵانێکە لە ناو بازنەی ئەم چیرۆکە خوێناوێت دەخولێنەوە. ئەوان پشوو درێژ بوون لە بەردەم ڕووداوەکان و جەنگی سەپێنرا و بەسەر ناوچەکەیان و کوردستان لەگەڵەوەشدا لە پرسە نیشتیمانەکان کوردستانیان لەبیر نەکرد و قوربانیشیان بۆدا. لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەریشەوە گەیشتون بەو بڕوایی کە تەنها زمانی گفتوگۆ لەگەڵ حکوومەتی ناوەندی چارەسەری کێشەکان دەکات. ملەتە بەسەدی شەکەت بیمەن وەڕاستیە و شەکەت بین داواکەی من لەلیان و برایی بنیشنی مە هە براین ئەگە ئیمە و ئەگە ئەوان هە برای من یعنی ئەرا برا کوشتن لە بینمان بەسەدی بنیشن بڕستنە حەلیگە شرتت بخەلا تو شرتت بخەلا تو پایەک داوەز ئەیە پایەک داوەزێت ویستی خەڵک وەکو مجتەمەعی وەکو کۆمەلگای عێراقی بەگشت پێکاتر بەڕاستی یعنی دوورن لە مناکەفاتی سیاسی دوورن لە ملمەلانی سیاسی ئەمڕۆ ملت کێشەی ئایدۆلۆژیاتی نییە کێشەی سیاسی نییە کێشەی ئاینی نییە بەڕاستی یعنی مە حەقیقەتە ئەبێ لە بەرچاو بە نەزەر بەعتیبار وەربگرێ. خانەقینەکان لەگەڵەوەی داوای گفتوگۆ و لێک تێگەیشتنی ئاشتیانەی نێوان هەولێر و بەغداد دەکەن لەسەر بنەمای دەستور هەروەها داوای یەکڕیزی نێوماڵی کوردیشەکەن بە جۆرێک حزبەکان واز لە بەرژەوەندیەکانی خۆیان بهێن و بگەڕێن بە دوای بەرژەوەندی خەڵکدا. وەکو دەستور خۆیان ئیلاویشی دەستور ئەو لاشیشی دەستور تطبیق مادەی دەستور بکەن و گورەی قانون و تەمام بی و شێڕی و ئیمە هەیە توای من ملەتە هەیە توای ئەمان تو لە ویلایەکیشی ئەو لە ویلایەکیشی یەوشی منافەت حدودی ئەوەیشی من یەمێ ملەتەکە کەفتەسەتی دانیش لەبان تاولەی مفاوضات ئەیە ئەوەڵ و ئاخرێ لاینە سیاسەکان بنسبەرا خۆمانیش ئەی خلافاتی دینن خلافات بنەنە لا ئیسە کاتی ئەو خلافاتە نییە ماهیم ناوی هايمنا وضع ناخوش پێویستە حکوومەتی ناوەندی و حکوومەتی هەرێمی کوردستان بۆ چارەسەرکردنی کێشەکانیان و خەمی خەڵک زیاتر بخۆن و باشکردنی گوزەرانی خەڵکی بتوان لەسەر مێزی گفتوگۆ کێشەکانیان چارەسەر بکەن و کۆتایی بە شەڕ بهێنن لە نێوان هەردوو لایەندا. دوای ئەنجامدانی پرۆسەی ڕیفراندۆم دۆخێکی نەخوازرا و ڕووی لە هەرێمی کوردستان کردووە و وێڕای لە دەستدانی ناوچە کێشە لەسەرەکان هەروەها ئابووری هەرێمی کوردستانیش کەوتۆتە ژێرمەترسیەوە. لە ئێستاشدا خەڵک داوای لە سەرکردایەتی سیاسی کورد هەیە ڕێگە چارەی دەرباز بوون بۆ ئەم دۆخە بدۆزنەوە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، خانەقین.